لەبەردەم پەیمانگای پزیشکی دادوەریم لە شاری هەولێر نیوەڕۆی ئەمڕۆ گەنجێک لەلایەن هێزێکی ئەمنیەوە دەستگیر دەکرێتن و دواتر تەرمەکەی ڕەوانەی پزیشکی دادی دەکرێت. خانەوادەکەش گومانیان لە مردنی کوڕەکەیان هەیە و ئامادەنین تەرمەکەی وەربگرنەوە. ئێرە گوندی کەلەکانە لە هەولێر ئەوانەش کە سوکاری زیرەک عەلین کە دوای دەستگیرکردنی بۆ ماوەی 2 سەعات ئاگادار دەکرێنەوە تەرمەکەی لە پزیشکی دادی وەربگرنەوە. نێورانەکەی بردیتیان یعنی هەموو بە 2 سەعاتی بە 2 سەعاتی بردیە لە هەمووی یعنی کە ئاسایش کە بردیتی و کە مەیتەکەی هینایتە توبعەدلی هەمووی بە 2 سەعاتی پێچەوە کو ئەو هازوو ئەو مردنە چ بوو کە منش دیتم هیچ عیبی نەبوو. تەرمی چ لێکەین وەرگرینەوە نایبزانین بە چ مردیا خۆ برایمە هیچ عیبی نەبووە نەخۆشی درێژخایان نەبوو هیچی نەبووە هیچیان بەوە نا هیچێکەوە لەوێ جەنازەکان فڕێرا تا ئەمە چوین ئەوەی لەوێ بووی ئاسایشی کامە چوینەوە ڕۆیشن و جەنازەکان لەوێ فرێدا کە سوکاری زیرەک ڕای دەگەێنن هیچ کێشەیەکیان لەگەڵ کەس نەبووە و هیچ سکاڵایەکیشیان لەسەر نەبووە کە هێزێکی ئەمنی لەسەر کارەکەی دەستگیری دەکەن. نابزانین بە چ مردیە بە چیان لێکردێ کارەبانێدا کوشتیتیان چیان لێکردێ قەنتکو نای بزانین ئەمە دەبی لەو گۆڕێ ساتەی ئەمە بزانین مەتی بینەوە ئەمەژە ئەوەمانە لوزنەمانە لوزنە لە سلێمانی ڕادێ بابێ تەمەشاکە لە سلێمانی و لەی بە ئی ئێرە بابزانین بە چ مردیە هیچیان پێ ڕاگەاندن ئاسایش پزیشکی دادی ئاسایش لەوێندەرێ بووە هەتا ئەمە چوینەوێ گوتیا وەرن مەیتەکەی وا لەوەیە ئەمە چوینەوێندەرێ سواری سیارێ بوون و ئەمەیان بەجێشت و مەیتی لەوێ کەتی و خلاص بڕە بەڕێزت تەرمەکەت بینی هیچ ئاسەواری پێوە دیار بوو مەیتەکەم دیت ئەوانەی شین مۆر بووە دەستی جێ نازام هەموو ئیچێ نازم تێناگەم. زیرەک عەلی تەمەنی 41 ساڵە و خاوەنی 3 منداڵە و کوڕی شەهیدێکی پێشمەرگەیە وەک کە سوکارەکەی دەڵێن شوێنی ئەشکەنجەدان و لێدان بەجەستەیەوە دیار بووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.